سڵاوتانە بە بەڕێزان کارزان عوسمانم لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانیەوە لەگەڵتانین بۆ کارزان عوسمانی پێشکەشکاری بەرنامەی تاوتوێ هەموو ئێوارێک پرسە گەرم و گرنگەکانی ڕۆژ لەگەڵ میوانەکانیدا تاوتوێ دەکات بەڵام نایەوێت خۆی تاوتوێ بکرێت و ئامادە نییە بە ڤیدۆ چاوپێکەوتن ئەنجام بدات. هاوڕێ و هاوکارەکانی کارزان بەم شێوەیە تاوتوی کارزان عوسمانی پێشکەشکاری تاوتوێ دەکەن. شوان عادل چ پرسیارێکی لێ دەکات بە دڵنیاییەوە کارزان دەباتە بیری ڕابردووی خۆی. خۆی کە من ئەیزانم ئەڵێ بن بە تێکست مقابلەکەم بەس کارزان ناترسێ نا شتێک هەر خۆی هەراوە کوینێکەوە نییە بڵێ ینی لەبەر هۆکارێک خۆی حەز ناکات ئەڵێ بە تێکست من مقابلە شتەکەم حەز ناکە جیاواز بێت و پۆست لێ دە کەسێک لەوەری کەس نیکە نانە پۆزاوی نییە کارزان خاکیە کردومە نانە لەوم نەکردووە پرسیارەکەی پرسیاری من بۆ کارزان هەر ئەوەیە بۆ کام کاری بەلاوە خۆشتە ئێستا کە میدیاکارە یان جاران کە سەرتاژ بوو. ئاوات عەلی بەڕێوبەری گشتی NRT بۆ چوونێکی جیاوازی هەیە و پێی وایە کارزان لە شتێکی دیکە دەترسێت. نازانی چێ مەسەلەکە لە پرسیارەکانی ئەوە ناترسێ لەوە ترسێ برادەرەکانی هەنێ پرسیاریان پێوت بن ئێوە پرسیاران لێکن لەبەرەوە زمانەتی ئەوەی نییە کە پرسیارەکانی ئێوە چین بۆیە ناوێرە بێتە بەردەم کامێرەکەی ئێوە وەڵامی پرسیارەکان تاماتەوە لە هەنێ پرسیارە ترسێک کە دزەی کردی بێت لەلایەن برادەرەکانیەوە چاڵیان وەڵکەن بێت هەر بۆیە وەڵام من و پرسیارانم هەیە کە بە ئێوە بڵم دوایی ئەو لێ بکەم بۆیە ناوێرە قەیناسە بە خۆی ناڵێ. محەممەد نووری بەرپرسی بەرنمەکانی NRT وەڵامێکی جیاواز دەداتەوە و پێی وایە کارزان لە کامێرا دەترسێت تۆ بڵێ وابێت هۆکارەکەی چییە؟ تۆ بڵێ لە کامێرا بترسێ؟ تەوەقوعەکەم باشە دایما لەسەر شاشە یانی چی لە کامێرا ترسێ چۆن لەبێەوە؟ نازانم. باشە چ پرسیارێکی لێ بکەین حەزێکی چ پرسیارێت ئاباتەوە؟ ئەڵەن دڵێکی زۆر خۆشیە قەت گۆرانی بۆ توی؟ ئادڵنی زۆر خۆشە پێی بڵێ گۆرانیەکەم بۆ بڵێ. مەریوان حەسەن دەڵێت ئەگەر چی جارێک ژماری مۆبایلەکەی لەگەڵ کارزاندا لێ تێکەڵاو بووە بەڵام هۆکاری ئەوە دەزانێت بۆ کارزان ناوێرە چاوپێکەوتن بە ڤیدۆ بکات و دەڵێت کارزان بۆ لە کامێرە ترسێ خۆی بەردەوام لە بەردەم کامێرایە ئێڵەن هەستەکەن لە تۆ ئەتێ بەزمێکی پێ بکەیت و لە تۆ ترسێ. نانا من کارزان هاوڕێی خۆشەویستمانە بەڵام ئەستەکەم هۆکارێکی تایبەتیە بەڵام ئیشارێتەوە نازانم چییە. ینی بکارە چی یاری ئەو دایما لەسەر کامێرە دەرەکەوێ هەستەکەی خۆشەویستەکەی لێ ئازەبیانی چییە؟ نانا ئەو کارزان دەنگی خۆشە بەس ڕووی نایە گۆرانی بڵێ ڕەنگە لەوە بترسی. ینی پێ خۆشە بێ بە گۆرانی بێت تەسەوڕەکەی ئەگە بێ بە گۆرانی پێش دەنگی لە زۆر کەس خۆشترە کارزان بەس تەسەوڕەکەم ئەوە بێ ینی حەز ناکە نازانم هەستەکەم شەرمەکە گۆرانی بڵێ ئەوە بێ شتێکی تایبەتی نییە. کارزان دەنگێکی تایبەتی هەیە وەک لە چاوپێکەوتنێکدا لە نیای پێشکەشکاری NRT دووتی دەنگی کارزان موچورجی پێدا دەهێنێت. کارزان چەند جارێک شێعری خوێندوێتەوە و لە ناویاندا دەقی درێژی لیسەی مەهدی ساڵح هەیە. ئایا دەبێت لیساکەی کارزان عوسمان کێ بێت؟ تۆ بڵێ بوێرێت باسی بکات دڵنیاین بۆمان باز دەکات چونکە دروشمێکی NRT بوێریە. پیاوێک لە تەنیایی منەوە دەگری بۆ لیسا ئاەتێک لە غەیبەوە دابەزی و ماڵی لیسای نەدۆزیەوە. گریانێک لە هەناسەی ساردی منەوە دەڕژێتە سەر خۆڵەمێشی بێڕەنگ و ڕووی مشتێک بیرەوەری سەفڵە. کەسێک بە چوارشەمەیەکی بێوەفا ناڵێ بەگەڕێەوە بۆ نێو هەفتەی داماوی ئەو کوڕا ئاخر ڕۆژەکانی نوقستانن. کەسێک بە حەق سەرکۆنیە و ساڵانەی ئاشنایەتی ناکات کە لە خۆڕایی لە تەمەنی ڕەنجاون. من دڵی پەپولەیەکیش ناشکێنم کە داوای نووری چاوم بکات ئیتر بۆچی ڕۆژەکانی هەفتە هات و چۆم ناکەن نەشەمە و نەیەکشەمەیەک دێم بۆ لام نەدووشەمەیەک فاکسێکم بۆ نێرێ نەچوارشەمەیە گەڵێ وەرە با کچەکەی خۆمت بدەمێ و بتکەم بە زاوای ژیان. کارزان ڕقی لەو پرسیارێکەکەی هاوسەرگیری دەکات بەڵام هاوڕێژی دەڵێت کە کارزان وتوێتی لەم ساڵدا هاوسەرگیری دەکات. ساڵ چەند ڕۆژێکی ماوە ئاخۆ کارزان لەم چەند ڕۆژەی ئایندەدا قسەکەی خۆی دەباتە سەر